لێپسراوانی تەندروستی و پزیشکانی پسپۆڕی هەناو باز لەوە دەکەن چەند ڕۆژێکە ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. وشیاری دەدەن لە شەپۆلێکی تری کۆرۆنا. بەڕێوەبەری کلینیکی عەلی ناجی لە سلێمانی دەڵێ بەپێی ئامارەکانی پشکنینەکان کە بۆ هاوڵاتیان کراوە لەم چەند ڕۆژەدا پشکنینەکان زیادی کردووە و ڕێژەی توشبوونیش بە ڤایرۆسەکە بەرزبوونەوەی بەخۆ بینیوە. ئەمە ئەگەر بەراورد بکەین بە هەفتەی ڕابردوو یان چەند دوو هەفتەی ڕابردوو لەگەڵ هەفتەیە ڕێژەی پشکینەکانمان زیای کردووە. ئێمە بۆ منەوە هەفتەیە لە دوو هەفتەی ڕابردووە ڕۆژی با بڵێن لە 75 بۆ 100 پشکنینمانە کرد. بەڵام ئێستا کە زۆربەی زۆری نێگەتیڤ بوو خۆشبەختانە لە پێشووترا، بەڵام ئێستا بەداخەوانەیە هەموو پشکنینەکان بۆ 150 بۆ 200 پشکنین ئەنجامینێ و هەروەهاش پشکینەکانی ئەنجامی پشکینەکانی بەشێک لەم پشکنینانە توانم بڵێم نزیک لە نیوەیان کە ڕۆبعی پشکنینانە لە 25 بۆ لە 30 پشکنینانە بەداخەوە بە پۆزیتیڤی دەرەچن. هاوکات پزیشکێکی پسپۆڕی هەناویش کە ڕۆڵی لە چاودێریکردن و چارەسەرکردنی توشبوانی کۆرۆنا هەیە باز لەوە دەکات سەرباری بەرزبوونەوەی ڕێژەی توشبوون بە کۆرۆنا دەرکەوتنی نیشانەکانی نەخۆشیەکە لە هاوڵاتیان زیادی کردووە. وتیشی زۆربەی ئەو کەسانی سەردانی نەخۆشخانەکان دەکەن و توشبوون بە کۆرۆنا ئەو کەسانن کە پێشتر ڤاکسینیان بەکار نەهێناوە. ئەم شەپۆلی کە ئێستا هەیە هەر ئۆمیکرۆنە، بەڵام چەند گۆڕانکاریشی لە خۆیان کردووە. بۆ نەجاران B1 و B2 ئێستا B3 B4 ئەم گۆڕانکاری لە خۆیان کردووە ئەمە زیاتر خێراتر بڵاو بێتەوە و زۆرترین ژمارەی خەڵک تووشی بێتەوە لە ئێستاە. نیشانەکانیشی بەراورد بە شەپۆلی پێشووتر کەمێک لە زووتای زیاترە، کەمێک هیلاکی و ناڕەحەتەکەی زیاتر. ئەمە زۆر جەختی لەسەر کەمەوە. ئێمە چ لە ڕاوێژکاریەکان و چ لە نەخۆشخانەکان ئەوەی سەردانمانەکە زۆرینەی ئەو کەسانن کە هیچ جورعەیەکی ڤاکسینەکانیان وەرنەگرتووە. بەڕێوەبەری نەخۆشخانەی شەهید تاهیر عەلی والی بەگیژ وشیاری دەدات لە بەرزبوونەوەی توشبوون بە کۆرۆنا باز لەوە دەکات ئامادەکاریان کردووە بۆ داخڵکردنی نەخۆش لە نەخۆشخانەکەیان بۆ ئەو مەبەستە ڕێو شوێنی پێویستیان گرتووەتە بەر. نزیکەی هەفتە و نیوەگە بێ ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان بەرەو زیابوو نەڕات. ئێمە وەکو نەخۆشخانە تا ئەساسێ نەخۆش لێرە داخڵ بووە، دوانیان عیلاجی تەواویان وەرگرتو و دەرچوون. ئێمە وەکو نەخۆشخانە هەموو شتێکمان تەوەفیرە، مەسەڵەن عیلاج هەموو بێدوشتەکانمان حازرە، هەر نەخۆشیێک بێت خوا نەخواستە ئێمە ئامادەین لێرە چارەسەری بۆ بکەین. بەوتەی لێپسراوانی تەندروستی و پزیشکانی پسپۆڕی هەناو ماوەیەکە ڕێژەی توشبوون بە کۆرۆنا ڕووی لە زیاد بوون کردووە بۆ ئەو مەبەستە لە سلێمانی ڕێوشوێنی پێویست لە نەخۆشخانەکان گیراونەتە بەر. پزیشکان وشیاری دەدەن لە بەرزبوونەوەی حاڵەتەکانی توشبوون بە کۆرۆنا و داوا لە هاوڵاتیان دەکەن بۆ خۆپارێزی لە نەخۆشیەکە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن و ڤاکسینی کۆرۆنا بەکار بهێنن. ئاکۆ ئەمین، کورسات نیوز، سلێمانی.